سڵاتان لەبێ بەڕێزان لە ئەڵقێکی دیکەی بەرنامەی هەفتانە لەگەڵتانین. بەرنامەم هەفتانە تایبەترە لەبەرەوەی ئەمڕۆ چوارەم ڕۆژ و کۆتا ڕۆژی جەژنی قوربانە. هیوادارم جەژنێکی باشتان بەڕێکرد بێت. بینەری بابەتە جیاوازەکانی بەرنامەی هەفتانە بن. دروستکردنی دەرگا و پەنجەرە بۆ خانووەکانی هەورامان لەسەر شێواز و کلتوری ڕەسەنی هەورامان لەلایەن هاوڵاتیەکی ڕۆژهەڵاتیەوە. کچێک دوای تەواوکردنی زانکۆ کاری نەخشاندنی سرامیک لەسەر کەرەستەکانی ناوماڵ و ئۆفیس دەکات. لە شاری کفری گەرماوێک پارێزراوە کە تەمەنی دەگەڕێتەوە بۆ 80 ساڵ پێشێستا. بۆ زیاتر ڕاکێشانی سەرنجی گەشتیاران بۆ سروشتی جوان و تایبەتمەندیەکانی کوردستان، هاوڵاتیانی شاری هەولێر ماوەیەکە لابڕی بەکارهێنانی بەرد و ئاسن بۆ خانوو، باخچە و ماڵەکانیان و هەروەها چێشتخانەکان دار بەکاردەهێنن. بۆ مەبەستا هاوڵاتێکی خەڵکی مووسڵ ماوەی 12 ساڵە لە شاری هەولێرە کاری دارتاشین دەکات، دیزانی جوان بۆ ماڵ و باخچە و هەروەها چێشتخانەی گەڕۆکیش دەکات. أمين وسطاي شاذل النجار خلقي موصل إيش معمل نجارة 12 صار لهولير إيش كبر بداري وخاني بداري ميز وكرسي بداري داركا هي داري ألماني هي وداري روسي هي داري ألماني باشتر زور ضماني 20 صال وداري روسي باشتر كم يعني 2 صال. ئیشەکەمان هەمووی ئیشی دارە بەدار ئیشی دەکەین. ئیشەکەمان هەمووی دیکۆراتی خارجی، ینی دیکۆراتی حەدیقەی باخچەی مەزرعەی، ئیشی کەپر دەکەین، کەپری بەدار، ئیشی خانی بەدار دەکەین، مێز و کورسی داری دەکەین، جوڵانەی دەکەین، هەموو دیکۆراتی خارجی بەدار ئیشی دەکەین. ئەوە تقریبا 12 ساڵ ئێمە لە هەولێر ئیش دەکەین. لەبەر هەندێ مشتریمان ئەگەر دێتن، یعنی یەک بە یەک دەڵێتن لەبەر هەندێ دین. تا ئێمە دارەکەمان هەمووی داری ئەڵمانیە، بە داری ئەڵمانی ئیش دەکەین. لەبەر هەندێ یعنی زەبوونەکەمان هەمویان یعنی دێن لای ئێمە، لەبەر هەندێ ئیشەکەمان زۆر باشە. والله هەندێک هەیە دێن ڕسمیان هەیە، لەسەر ڕسمەکە دیزاینەکە تەنفیز دەکەین، و هەندێکش دیکە دێن دەڵێن ئێوە چیتان هەیە، چی نمونەیەکتان هەیە. ئێمەش ئایپادمان هەیە، لەسەر ئایپادی هەندێک ڕسمان هەیە، هەمووی ئیشی خۆمان، یعنی ڕسمی ئەنتەرنێت نییە، هەمووی ئیشەکانی خۆمان. ئەگەر کریارەکە دێت پێی نیشان دەدەین، هەرچی بەدڵی بوو ئیشی دەکەین، تەنفیزی دەکەین. تقريبا 4 ئوستامان هەیە و تقريبا 5 عملە، یعنی هەمویان تقريبا 9 نەفەرن لێرە ئیش دەکەن. عەرەبی هەیە، خەڵکی بەغدا هەیە، خەڵکی مووسڵ هەیە، خەڵکی ئەمبار هەیە، تورکیش هەیە، ئوستای تورکمان هەیە، یعنی لە هەموو جێک ئیش دەکەن. ئێمە مشکلەمان نییە ئەو عملە لە خەڵکی چێندەرە، یعنی ئەوەیە مهمە کە ئیشەکەی خاوینە، یعنی ئیشەکەی دەرەجە یەک بیتن، تەحملی زغوطی ئیشەکەی بکاتن. ئەوە مهمە لە لای ئێمە، مهم نییە خەڵکی چێندەرە.
ئێستاش ئیشی کافی سەفەری دەکەین یان مەطعمی سەفەری پێ دەڵێن کوشکی خواردن ئیشی دار دەکەین ئەوە یعنی زۆر خەڵکەکە حەزی لێیە ئەگەر ئیشی دار بیتن یعنی مایشێکی زۆر جوانە مەطعمی خارجی دروست دەکەین هەمووی تەسلیم دەکەین مفتاحەکە تەسلیم دەکەین هەمووی تەواوە بە کارەبا بە سوبوغ دارەکەی ئەڵمانیە دەرەجەیەکە لەگەڵ زمانی 20 ساڵ لە ناو عەقدەکە دەنووسین. هێلێن کچێکی گەنجی شاری سلێمانیە دوای تاواکردنی زانکۆ و خولیایەکی تایبەتی خۆی بۆ کاری سرامیک لەسەر کەرەستە تایبەتەکان دەکات بە دیزاینێکی تایبەت و جیاواز کارەکانیشی زیاتر بۆ بردننی دیاری خواستی زۆری لەسرە هێلێن دەیەوێت پەرا بە کارەکانی بدات هەروەها لەم ڕێگەیەوە هەلی کاری زیاتریش بۆ خانمانی دیکە بڕەخسێنێت. من ناوم هێلین کازمە خەڵکی شەقڵاوەم دانیشتووی شاری سلێمانیم نزیکەی ساڵێکە دەستم کردێ بەم ئیشە ئەو ئیشە دەستیم پێگوترێ سیرامیکی سارد کۆلد پۆلیمەر کڵێ بۆ هەر ئیشە کە ئەیکەم ئەگەر فیگەرەکانیان کەسایەتیەک بیت و لە چەند بەشێک پێک هاتوی ئەوە کاتی زیاترم دەوێتن بەس ئەگەر گوڵبی یانیش هەر ئەدەواتێک بیتن جگەل لە کەسایەتی ئەوە کاتی کەمتری دەوێتن چونکە ئەگەر کەسایەتی بی دەبگرنجێکی زۆر زیاتر بە دەموچاوی شەخصەکان بدەیت لەبەرەوەشە کە کاتی زیاتری دەوێت هەروەها ڕەنجی پێستی زۆر کاتی دەوێت ڕێخستنی بناغی پێستی بەس ئەگەر گوڵبی یاخود هەر شتێکی دیبی کەسایەتیەکانی تێدانەبی ئەوە بە ئاسانتر دروست دەکرێت. زیاتر ستایلی ئیشەکانم چونکە بە پێی تەڵەبە لۆ شەخص دروستم کردیا بەس ئەوەیان گوڵ و هەوڵمدا گوڵ و ئەنواع ڕەنگەکانی تێکەڵ بکەم کە ئەوەشیان گوڵە نێرگزە بەس ئەوەیان ئێستاوە بە پێی تەڵەبە ئەوە لەوە دکتۆر دروستم کردیە ئەوە پێداویستیەکانی دکتۆرە هەمویان و هەشە داوای ناوی خۆیەکە کە ناوی لەسەر بنووسم ئەوە شوێنی ناونووسینەکەیە و لەسەر کەوچکیش دروستیەکەم کەوچک و کوپەیەکەوە ئەوەیان ئێستا ددانە و فڵچەیە. ئیشەکانم هەم لە بۆ جوانیە هەمیش ئەو کەسەی داوایەکە زیاتر بۆ دیاری ئەیبا بۆ کەسە خۆشەویستەکانی ئەو جەهەریەکە و بە پێی داواکاری خۆی داوای ئەو شتەیەکە کە دەیەوێت دروستی بکەم کە شتێک تایبەت بەو کەسەی بی کە لۆی ئەنێریتن و لە ئیشەکەشم جگەلەوەی کە وەک بژێوی ژیانم ئەو ئیشەی ئەەکەم هەروە دەمەوێت ببتە براندێکی تایبەت بە خۆم و لە داهاتوو ئیشەکەم گەورە بکەم و کەسی تر بخەمە سەر ئیش لە لای خۆم کە ئەوە شتێکی زۆر پێویستە لە لای خۆم.
محەممەد بێسارانی خەڵکی گوندی بێسارانی ناوچەی هەورامانی ڕۆژهەڵاتی کوردستانە ماوەکی زۆرە سەرقاڵی دروستکردنی دەرگا و پەنجەرەیە لەسەر کولتوری جوانی کۆنی هەورامان. ئەو دەرگا و پەنجەرە بەدار دروست دەکات، بەڵام لەگەڵەوەشدا باس لەوە دەکات کە ئێستا خەڵکێکی زۆر هەن کە حەزیان لە دەرگا و پەنجەرەی دار نەماوە، بەڵام ئەو مەبەستی پاراستنی کولتوری کۆنی هەورامان و گرنگیدان بە سروشتی جوانی ناوچەکەیەتی. ئیشەکە من ئەم دەرگایانەسە و دەرگای دار تەختە لە داری تو لە گوێز و فرەتە لە تو دروستەکەین. تقریبان 7 ساڵ لەمەوە بەر ئەم ئیشمە کرد، تاعتیڵم کرد و نەمتوانی کارم نەکرد. ئەمە پەنجامە کۆتە بەردەستکاکە نەمتوانی کارکەم. ئەمە دەستەکانیشی دەستەگیرەکانی لە دار دروستم کردووە. ماکەمە بە دووسان ڕێیانەکەم و بۆ دەسەگیرانەوە لە گەرما لە سەرما دوامی هەست و لە وەختە لار ناوی و لە نەو بەفر و بارانیچە خراپ ناوی. گوێزی باشە وەلی نەک وەکتو. ئەمە لە زووە لای لەنەوە بەفرە بووە لە بلێن و بارانە بووە لەو مەسی لەو خوارە بووە تایسە بۆ جۆرەسە خراپ نەبووە. ئەگەر داری تر بووایە خراپە بوو. مەسەڵەن چنار بووایە یا داری تر بووایە خراپە بوو. وەڵا هەموو شتێ دروست دەکەم. مەسەڵەن مێز و سەنگەڵی و زوان خۆمان لێ خۆمان دەرگا نۆماڵ دروست دەکەم. ئەو دەرگایانە وەک ئەوانە دروست دەکەم. ئەمە هەن کالی 50 کالی 75 نازانم کالی 50 ئەمدانە. ئەمە لە دانیکیان بوو دەرم هێنا. ئەمەچە لەنەوە دانیکیان بوو. ئەمەچە ئەمە ئەوە ئەمەچە هاتیە دەرنەهاتکە ئەمدانە. ئەم دانیشە هاتیە دەرنەهاتکەم پارچە تۆپە. ئەمەچە هەن ئەسڵحەتی کۆلەکان و کەڵاش و ژێرسەوە ئەنە سامان.
لە چلەکانی سەدەی ڕابردووەوە لە شارۆچکەی کفری گەرماوێک بنیاد نراوە کە هاوڵاتیان بۆ خۆشۆردن ڕوویان تێدەکرد بە جۆرێک کاری کردووە گەرماوەکە کاتەکانی دابەش کراوە بەیانیان بۆ پیاوان بووە هەروەها دوانیوەڕوانیش بۆ ژنان بووە سەرەڕای ئەوەی کە تەمەنی گەرماوەکە کۆنە بەڵام ئێستاش پارێزگاری لێ دەکرێت وەکو شوێنەوارێکی کۆنی کفری چاوی لێ دەکرێت حاجی فەرەج باس لەوە دەکات ئەو هەر لە منداڵیەوە گەرماوەکەی بەکارهێناوە بۆ کوردستان 24 باسی بیرەوەریە خۆشەکانی خۆی لە کاتی سەردانیکردنی گەرماوەکە دەکات. دای burada sezdim ya hanım. Allah ya Allah ya. ئەمە حەمامی کفری پێڵێن حەمامێکی گەورەی شاری کفریە کۆنترین حەمامە لە کفریە وەختی خۆی ئەم حەمامە کارەبا نەبوو لەوێ فانۆز هەڵە کریا دایانە گیرسان ئاوەکەیشی لە باوە شاسار و ئەهات بۆ ئەم حەوزە ئەچووە نا ئەم حەوزەوە لەم حەوزەوە تەوزیع ئەکریا بەسەر ئەم غورفانە بەسەر ئەم هۆدانە تەوزیع ئەکریا خەڵک لەوێ خۆیە شورد وەختی خۆی ئەم حەمامە دنیاوە نەبوو کۆنترین حەمام بوو بە زبڵی پاشەوەی حەیوان گەرمە کریا ئەتر ئەوە بوو تۆزێ متەتەور بوو دنیا قیرەکەی لە ناساڵح لەو کانە قیرەیان بۆ هاورد بەوە گەرمیانە کرد تر ماوەیە بەوەی ئیشیان کرد دوای ماوەیەتر بووە نەوتی ڕەش هەر نەوتە ڕەشەکەیش لای خۆمانیان هاورد لەم مەنتیقەی داوێ و ماوەیان هاورد بە کەروبارەیان هاورد لێرە حەمامەکەیان پێگەرمە کرد ئیسەی هەتاکو ئیسە کەس نازانێ ئەم ئاوە پیسی ئەم ئاوە بۆ کوێ ئەچێ ئاوی حەمامێکی خۆش حەمام نەبوو لە کفریا بەس ئەم حەمامە بوو ئەم حەمامە زۆر کۆنە زۆر یادگاری مێ لەگەڵیا بەخوا ئەم حەمامە لە سەد فلسۆ خۆم تیا شۆرتووە هەتا گەیێتە ڕبع هەتا گەیێتە دینارێ کۆنترین حەمامە لە کفریا ئان چەند تێمە ئەم حەمامە و زامم ئەکولێتەوە چۆن ئەڵێ شاعیرەکە ئەڵێ دەستم لێمەدە گشتگیانم زامە تازە زامێتر بووە لەم لامە ئافرەتە شووی ئەرچی ئافرەتی شووی بکردای حەمام نەبوو لە کفریا ئەهات لەم حەمامە خۆیە شوەر بووک بوو ئەیانبر ڕۆژی پێنجشەمە ئەیانبر خەڵک لە دەرەوە چاوەڕێیە کرد بە پیەکەنین و بە هەڵپەرچە و بە خۆشی کە خۆی شوردووە لە حەمامەکە یەک سەرسواری سەیارەیە دەکات مکیاج و ئەمانە نەبوو ساڵێن و ماڵێن هەر لەم حەمامەوە چاکە کریا و ئەڕۆیی بۆ ماڵی زاوە ئەیرەیش شوێنی خۆداکەندن بوو خۆت داکەند و چتە ژوورەوە بە حەمامەکە خۆتە شوەرد تەواو بکردایە هاتی لێرا خۆتە کردە بەر ئافرەتان نیوەڕوانە هات دوو ڕۆژ سێ ڕۆژ بە لە جەژن زرمەیە هات وەڵڵا بەبیللای هەتاکو ئەگەیە نانی جەژن تەخوارد ئافرەت هەتا نیوەڕۆلەوە بوو دوای بانگی عەسر ئەبوو بە پیاوان هەتا سارە نیوەڕۆ هەتا سارە نیوەڕۆ ئەم حەمامە زرمەیە هات ئەمەنە خۆش بوو ئەدا ئەنیشی لەوێ ئەم پیاوە قەدیماناتن بە بخچەیەکی بندەستیانەوە هەر گوڵێکی لە نەوعیاندا بندەستویان هێنا ئاهاتن لەم حەمامە خۆیانە شوەرد هاتی لێرە بۆ خۆ گۆرانی دای جاروبار کە ئەحسان لەبەر خۆی و گۆرانیە کێویت قەلعانێ دیبندا بردە شۆڵایدم گێلانە گێچەلە یۆڵدا شۆڵایدم منیش هەموو چاغر وستە چاغر دەرداییم نەگێلان وار نەگێچەلار گێجەلار سایەف قەڵاڵغدام نەگێلان وار نەگێچەلار گێجەلار سایەف قەڵاڵغدام باوقێکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتان بووم تا پێگەیشتنەوەیکی تر هەر شاد و بەختەوەر بن.